تەواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی ژمارەیەکی زۆر لە قوتابیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بەپارە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەخوێنن. ماوەیەک بەر لە ئێستا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی موژدەیەکیدا بەم قوتابیانە بە قوتابیەکان و خوێندکارانی کوردستان لەوەی کە داشکان دەکەن، یعنی زانکۆ و پەیمانگاکان ناچار دەکرێن داشکان بۆ قوتابیان بکەن کە بۆ ساڵی 2020-2021 خوێندن. بەڵام ئەم داشکانە کە وەزارەتی خوێندنی باڵا باسی لێوە دەکات زانکۆ و پەیمانگە تایبەتیەکانی لەسەر سێ گروپدا بەش کردووە: B, C, D، بەشێکیان لە 120، بەشێکیان لە 115، بەشێکیان لە 110. ئەوان دەڵێن ئەم قوتابیانە دەڵێن ئەم داشکانە تەنیا دروشمێکی وەزارەتی خوێندنی باڵایە، لە هەندێک زانکۆ جێبەجێ دەبی، لە هەندێک پەیمانگا جێبەجێ نابی. بابزانی کێشەی ئەوان چییە؟ پێم بڵێ ماوەیەکە تەلەفۆن دەکەن دەڵێن کاکە کێشەمانەیە، وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری دەرکردووە بەڵام جێبەجێ ناکات. کامەران بەخێر بن سەرەتا. ئەما وەکو مزموعە تەڵەبەی لێرە خڕبووینەوە، ئەمە پارکاتین لێرە داواممان کرد، وەرەقی ڕەکلامەکان مایە 1,200,000 ئەو قسمێکەمە داوام دەکەین حالیان. پاشێکە داوام کرا کە حکوومەت ئەو 45 داشکانەکەی ڕاگەیان دەبابوو بە 800,000 یان ملیۆنێک بە جێرەی داشکانەکەی 200,000 بوو. پاش داشکانەکە حتممە دەبیدا بشتی 8,900 بە جێرەی 145ەکەی. تۆ قوتابی پەیمانگا؟ بەڵێ ئەو قوتابی زانکۆ پەیمانگاکان بەزەم یەک بە حاڵی خۆمان قسەی دەکەین. پاشێکە داوام کرا بۆ 1,200,000 لۆ کاکە وەڵا 1,800,000 بوو بەزەمە کردمان 1,200,000 بە داشکانەوە. ئێ باشەوە پێش حکومەت داشکانەکەی ڕاگەیەنی بە خۆیان دیانگ 1,200,000. ئەمە فێڵێکی یاسایی، فێڵێکی یاسایە لەو تەڵەبانە دەکرێت. ئەوە پاڕۆی ئەو ساڵیش گوتیان کاکە سەرەتادا بە ئێوە دەڵێن 1,200,000 دواتر دەڵێ کاکە ئێوە هەر بە داشکانەوە 1,200,000 بزەبت بەو شێوەیە ئەوە ڕۆیت. ئەو ساڵیش گوتیان پالەسە چەندی عەقد کرا هەر لە سەوس ئەوەندەی نوێ دەبتەوە. ئەی پالەسە 1,200,000 کرا، ئەو ساڵ 25 داشکان کرای دەی بتە ملیۆنێک تقریبان. ئەو ساڵیش دەێنە 1,400,000 لۆ ئەنگۆ لە سەپار 1,800,000 لۆ حساب کرای، ئەو ساڵیش لە 25 داشکان. باشە کەوای هەر یەکێک لە قوتابیان خوێندکارانی ئێوە کێشەیە. کێشەی تۆ چییە؟ تۆ باس لەوە کرد من پێشمەرگەمە هاتمە دەرفەتە کاتە پێشم توانیم بخینم. هاتم لێرە بە 1,200,000 وەرگیرام. بوومە تەلەبە 1,200,000 بۆ عەرزەکە. بوومە تەلەبە لێرە دەستم بە خوێندنێ کرد و ئاسایی ئەو کاتی کە هاتین گوتیان کاکە 1,200,000 ئەوە پارەین گۆیە. 1,200,000مان ئەوە کردووە داشکان حکومەت کرا، حکومەت داشکانی کرد جاری یەکەم 140. ئەو داشکانیان ئەوە نەکرد بگرە دەبا بە 80 ئەوانە. پار ساڵش داشکانی بۆ نەکرد. بزەبت پارێژ نەکراوە. ئەو ساڵیش بگرە زیاتریش کرا بۆ 1,440 لەسەر ئەو داشکانێک کە حکومەت زیاد کرد. بزەبت زیادیان کرد. ئەوجا داشکان کراوە نەکراوە. داشکان نەکراوە بەس بە قسە ئەوە دەڵێ داشکان نەکراوە. ئێوە قوتابین خوێندکارن، هەر یەکە لە شوێنێک هاتوون بۆ ناسنە وەزارەتی خوێندنی باڵا، بۆ لە دەرگای وەزارەت نادەن. ئێستا وەزیر جێ لە ئێمە بێ دەڵێ کاکەم قوتابیانە بۆ لە ڕاگەیاندم قسە دەکەن بۆ نایەنە وەزارەت. کامەران سەرەتا بەخێر بێن. ئێمە ئەلێرکوانە لەو برین پەیمانگا و زانکۆیانە لە شوێنی خۆمان گوێمان لێ ڕناگیرێ. ئێمە کە لەسەر ئەو خۆتانیانی چۆن لە ئیدارەی پەیمانگا گوێمان لێ ڕناگیر. ئەمە دەچینە ئیدارەی پەیمانگا برین ئەو کێشان ئەوانە باسییان کرد دەمانەوێت لەگەڵەوەن بە گفتوگۆ چارەسەر بێ یاخود ڕێکاری یاسایی دەچینە ئیدارەی پەیمانگا کاکە عاڵ و مەوزوع ئەو هەیە پار ئەو هەبووە داشکانی حکومەت ئەوەی دەگرتەوە. ئەوان دەرێنەمە ناکاکە و یا ڕێکارەکە یاساییە کاکە یاسایی نییە بزانین لە کامە بڕگە قانون جێ دەبێتەوە بۆ ناسنە وەزارەت. ئەوان وەڵامیوان دەزانین چیە کامەرە نامێ لەسەر و بڕگێت تێپەڕ بم وەڵامیوان ئەوەیە چیتان لە دەست دێ بیکەن. پەیمانگا پەیمانگاکەی تۆ با پەیمانگاکەی میوادە بێم نەتوان دەکەن یعنی بە ئاشکرا دەڵێن بە ئاشکرا دەڵێن چیتان لە دەست دێ بیکەن. کە گلەیەکانتان ئەوەندە زۆرە ئەوە 2 ساڵ و گرفتە هەیە بۆچی ناچنە سەردانی وەزارەتی چوین پار ساڵ ئەم ساڵ گەیاندومانە پەرلەمان وەزارەتی خوێندنی باڵا گوێمان لێ ڕناگیرێ. یعنی حسابتان بۆ ناکرێت. هیچ حیسابێکمان بۆ ناکرێت بۆیە هەنامان بۆ ئێوە هێناکە ئەو کێشەمان بۆ حەل بکەن. باشە ئێستا ئێوە چیتان دەوێت؟ ئێمە دەمانەوێت یعنی سنوورێک بۆ ئەو زانکۆ پەیمانگانەدا بندرێت لەسەر مافی پێشمەرگەیەکی وچی من وچی وەی
سنوورێک بۆ باشە پارەتان هەیە ئێستا بۆ نمونە ئەگەر کرا داشکاندنەکە لە 115 توانێت ئەو پارەتان هەیە لەو زروفە بینە ناوەڵات چکە لەو بێ مەعاشێ ژیان وەستاوە بەڕاستی ژیان وەستاوە نەموچەیەکە نەپارەیەکە لەبەرەوەی ژیان وەستاوە من ناتوانین بدەین بە تایبەتێک کە من تەلەبێ خارجیمە ینی ناو هاوێریش نیمە لە دەرەوە مەسروفی کرێ خانوم لەسەرا کرێنی مەسروفی خۆم لەسەرا بێزگەلەوەی کە ئیسای مەسروفەکە نەکراوە دەبێت پارەی زیاتریش دەم لە داشکاندنەی بە حیساب داشکاندن نکراوە کەچی دەبێت 200 زیاتر بدەم باشە وەک دەزانن چەندین ساڵە دامەزراندن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەستاوە ینی هەر قوتابیەک لەوانە کە پارەیەکی زۆر ساڵانە سرف دەکات بڕوانامەیەک وەردەگرێت ئامانجەکەی چییە؟ بەڵام لەگەڵ ئەوەشدا دامەزراندن نییە. اینجا بەردەوامن لە خوێندن بەشێکیان دەڵێن کاکە پێویستە زانکۆ پەیمانگاکان ڕەچاوی بژێوی ژیانی خەڵک بکەن هیچ نییە کەسابەتی نییە چۆن دەکرێت زانکۆ پەیمانگاکە لەم دۆخی ئێستادا چاویان لە قازانج بێ کاکەوانیش دەڵێن مەسروفمان هەیە مامۆستامان هەیە بە پارە هەموو شتەکانمان ئەهلیە پێشش دەست خۆشتانی دەکەم بەڕاستی گوتیان داشکان کە داشکان نییە هیچ داشکان هەموو مەعاناتی ژیان ئەوە نییە نەبوو موچەکیە داشکان نییە هیچ کەس لێرە جێ لێ ڕناگریت ئەعلان دەکەی قوتابیمە هیچ پارەکە ئەگەر ئیشەکە بی خەرکەکە بستە ئیشەکە ئیشەکەش نەماوە دەبی چاوت لە دەستی ئەو لاولابی دەرێ داشکان نییە باشە داشکان کراوە لە پەیمانگەکەی تۆش نەکراوە بەخوای داشکانی ناکەن کاکە باشە چۆن ئێستا دۆخت چۆنە لەگەر پەیداکردنی پارە لەو پەڕی خراپە لە 120 لە 115 دەتوانی دابینی بکەیت و بەخوای بە عاڵەعاڵ بە حاڵە حاڵ ینی خۆت پەیدا دەکەی یان کە سوکارت دیارمەکە بەخوای کە سوکارەکەیە و بەخۆمە بە هەموو هەوڵەتی هیچ پێیان نابێ بۆ ئەوەی زۆر خراپە باشە پێ دوایە زانکۆکان زۆر قازانج بکەن بە تاکید بە ڕژەشی زۆریش ئەوان ئەگە بیانوێت لەسەر بارچیمە و لەسەر بارچی قازانج بکەنەوە بەڕاستی شتەچی ئەگەری شەرمە کو دەبی ئەوان لەسەر بەرچ داشکانەکەشیان نەکرد داشکاندنیش نەکرێ باشە بە داشکان بکرێ ڕازی دەبنیەوە ینی پارەکە باشە داشکانەکەی وەزارەتتان پێ باشە کە لە 120 پێتان باشە زۆر پێمە باش ینی ڕێژەکە ڕازینە داشکانەکە بکرێ زۆر باشە چکە پار 145 ئەو شڵ 25 یاعدای سیاتش زۆردی بەڕاست دوای لەو بێکاری لەو بێمەعاشەی زەحمەتە بەڕاستی و پارە پیاکردن دوای بەڕاستی لەو دەخێندن لە کوردستان لە زانکۆ پەیمەگالیەکان تەنها هەدەفیان پارەکەیە بەڕاستی نەخ مەقسەدیان علمەکەیە نەتەڵ بە فێری شتێک بیتن بەس پارەکە شتێکی ئیستیغلال دەکرێت بەڕاستی کابینەی نوێم کە دامەزرا لەسەر بنەمای چاکسازی باشە بنەمای چاکسازی و کابینەی نوێم ئێستا دەست بەکارە نازانم چاکسازی ئەوانە دەیانێت ئیستیغلالی وەزعەکەی بکەن نازانم مەسەلە ینی وەزارەتی خوێندی باڵە دەستی بە مانگاوە نەکردووە تەسیری لە قوتابی کردووە هیچ چاکسازیەک ئەو هەموو قوتابینە کو چاکسازی لە بەرامبەر ئێمە باشە داشکاندنەکە تەنها دروشمە هیچ ئەوەک نییە بەشێکی زۆر لە نوێنەری زانکۆ و پەیمانگاکانی تایبەت لە هەرێمی کوردستان لێرە ئامادەن نوێنەری بەشێک لە پەیمانگا و زانکۆکانمە ئێمە نامانەوێت ناوی پەیمانگاکان بێنین نامانەوێت ناوی زانکۆکان بهێنین چونکە بەڕاستی کێشەکە گشتیە ئەوە یا قوتابیانە باسی لێوە دەکات ینی داوایەکی ڕەوا و داوایەکی ڕوونیان هەیە بە ئاشکرا بە ڕوونی بە بەرپرسان لە وەزارەتی خوێندنی باڵا بەرپرسان لە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ئەوەی کەلانی پەیوەندیدارە وەزارەت بڕیاری دەرکردووە بە داشکاندن ئەو هەموو قوتابیە دەڵێن داشکانەکە لە زۆربەی زانکۆ و پەیمانگاکان جێبەجێ نەکراوە ئێمە بە دوواداچون بۆ ئەم کەیسە دەکەین لەگەڵ لیژنەی پەروەردە لە پەرلەمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا قسە دەکەین بابزانین ماف و خواستی ئەوانە چۆن چارەسەر دەکەن تۆ تەخەڕوجت کردووە لە زانکۆ لە ئەهلی خوێندن بەڵێ چۆن بوو پارەکەی زۆر بوو کەم بوو پارەکەی ئەو کات بەپەی داهاتی ئابووری کوردستان و دۆخی بازار تا ڕادەیەک باش بوو ئەو کات ساڵی چەند مەسەرەن 2015 باش بوو بەعام باش بوو بەڵێ ئەو کات بەرمیلێک نەفت بە $100 ئەمریکی بوو ئێستا
ئێستا چۆن دەبینێتەوە ئێستا قوتابی ئێستاش قوتابیم هەیە لە زانکۆی ئاهلی بەڕای من وەزیری خوێنی باڵا لەو ماوەیە دەستکاری بڕی پارەی زانکۆهلیەکانی کرد من دەستخۆشی لێ دەکەم بەس بە گوێرەی بارودۆخی ئابووری کوردستان پێویستە هێشتا ڕەچاوی بارودۆخەکە بکەوا دەبی بڕیارەکە زیاتر لە قازانجی قوتابیان بڵێ بەڵێ پێم بڵێ سەبارەت بە زانکۆ پەیمانگە تایبەتەکان ئەهلیەکان ئێستا حکوومەت بڕیاری داوە داشکانی بۆ بکە هەندێک کەسیش گرەی دەکات دەڵێ داشکانەکە لە هەندێک شوێن جێبەجێ دەبێت هەندێک شوێن جێبەجێ نابێت کاکەمەران ئەو حکوومەت بەخۆی پابەندی ڕێنمایەکانی خۆی نابی وەزارەتی خوێنی باڵا دەرێ پارەدا دەبەزێنن داش نابەزێن یان لە واقعەوە نییە ناواقعوانە نمونە هەبووە قوتابیتان کەستان کە سوکات بەرێ هەموو یانی دەبێ هەر بڕیارێک دەربچێ دەبێت بڕیارەکە زانین کووە ئەهلیەکان هەر ئاسڵان تەبیقی ئەو بڕیارشکانە ناکەن نایکەن یانی تۆ دەڵێ تکایە بە دوا داچوونی بەرێ تکە بە دوچوونی بۆ بکەن و یعنی خەڵکەکە ئەوەندا ئەوە نەبی برین لە دوای ئەو وەزعی پارەهینانە خوارێبی پێم بڵێ سەبارەت بە داشکاندن کەس تێت تۆ لە ئەهلی بخوێنی خۆم کوڕم هەیە لە زانکۆی ئۆنلاین لە ئەوەی دەخینیتن چەندی دەدا 2 ملیۆن و 500 2 ملیۆن و 500 پارەکەت پێ دەدرێ واللهی زۆر زەحمەتە قەرزاریشن لەسەری وڵێ قەرزاری قەرز دەکەیت بڵێ یعنی بۆ ئەوەی ساڵانە پارەکەی بدەیت قەرز دەبان باشە تۆ 2 ملیۆن و 500 لەو دۆخە پێ وایە زۆرە بڵێ چەند کەم کرێتەوە باشە ئێستا بۆ زاتی خوێنەری باڵە دەڵێ 120 بڵێ 150 تەخفیزات بکرێت زۆر 150 باشترە یعنی نیوەکە لە اقتدار دەبێت بەم شێوەیە شێکی باش دەبیتن ئەگەر داشکێنرێ باشتر دەبی بەڵام بەم شێوەی ئێستا بڕوا زەرەرە بۆ هەموو خەڵک شتێکی زۆر خراپە ئۆستاس پێم بڵێ تۆ کەس تێ بە پارە بخوێنێتن لە زانکۆ لە پەیمانگاکان بەداخەوە ئەو زروفە ئێستا کە ئێمە تێداین طبعاً قەیرانێکی گەورە داین ینی بەنسبەت زانکۆ ئەهلیەکان زانکۆەکان ینی ئەو پارەی وەردەگرن یەکەمیان زۆرە بڵێ لەو زروفەی زۆرە دووەمی نیشیان ینی ئەو ئەلموزانیان پێ نییە کە بیبەخشن بەخ ینی تۆ دەڵێ دایک و باوکێک ماندوو دەبی بە قوتابیەکە پارەی زۆر پەیدا دەکەدا دو ئەلمیش فێردا هیچیش سەوەر ناکە ئەو شتەی ئەمن فێر بوویمە کاتی خۆی کە سەردەمی مە لە هەشتاکان ئەو زامی ئەو زانکۆ هەلانە نەبوون دیتە تۆ ساڵی هەشتاکان پێ باشترە لێ زۆر باشتر بوو زۆر قورستر بوو یعنی بەڕاستی ئەمن کە خەریجێکی ساڵی 1940 زۆر قورس بوو یعنی بەڕاستی مەجای ئەومان نەبوو زۆربەی زانکۆ پەیمانگاکان تەنها پێدانی بڕوانامە پێدانی بڕوانامەیە زۆر شتی تریش باس ناکرێ و پێویستیشە یەکەم جار ئەو خەڵکەی لە زانکۆ حکومەکە وەردەگیرێ بەنسبەت تەعیینبوون ئەفزەڵیەت بدرێتەوە. سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا بۆ داشکانی کرێی خوێندن دکتۆر بەشێک لە پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان پابەندی بڕیارەکەی ئێوە نابن لە کاتێکدا کە پابند نابن ئێوە چی دەکەن؟ زۆر سپاس بەخێر بێن تەمان ساڵی ڕابردووش ئەم بڕیارەکە هەبوو بە ڕێژەیەکی جێگیر بۆ هەموو زانکۆ پەیمانگا تایبەتەکان هەندێک زانکۆیان هەندێک پەیمانگە لە سەرەتادا دەیانوی جێبەجێنەکەم بەڵام دواتر وەزارەت فشاری لێکردن و بەڕە چاوکردنی بارودۆخی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە بوو زۆربەیان جێبەجێیان کرد. ئەم ساڵ بە شێوازێکی تر بە میکانیزمێکی تر بڕیارەکە دەرچووە و وەکەوەی کە ڕاگەیەندراوە و ئێستاش ئەگەر هەر زانکۆیەک یان هەر پەیمانگەیەک جێبەجێنەکە وەزارەت بە تاکیدی ئیجراعاتی لەگەڵەکە و ئێمە کرێی خوێندن ساڵانی ڕابردوو لای ئێمە وازەحە لە وەزارەت بە لیست هەیە و لەسەر ئەساسی ئەم کرێی خوێندانە ئەبێ ئەو ڕێژانەی کە وەزارەت ئەنجومەنی وەزارەت بڕیاری لێدراوە ئەم زانکۆیە یان ئەم پەیمانگا تایبەتە دایبەزێن. باش ئێمە قسەمان لەگەڵ دەیان قوتابی کردووە نوێنەری زانکۆ پەیمانگاکان بوون باسییان لەوە دەکرد ینی زانکۆ پەیمانگاکانیان پابند نینە. چی بکەن بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بین؟ قوتابی دەڵێ زانکۆ پەیمانگا پابند نییە زانکۆ پەیمانگاش دەڵێ کاکە ئێمە پابندی. بەڵێ ئێمە حالی حاضر کامەران لە ئەوە داین ئەم لیستەی کەلامانە وردبینی تێدا بکەین
و لەگەر زانکۆ پەیمانگا تایبەتەکان و دواتر ئەم لیستە ڕادەگەیەنین کە کرێی خوێندنەکە چەنە و ئەبێ قوتابی خوێندکار چەند بدەن بۆ هەموو زانکۆیەک بۆ هەموو بەشێک بۆ هەموو پەیمانگایەکار هەمووی لەسەر سایتی وەزارەت ڕاگەین لەبەر ئەوە ئەگەر هەر زانکۆیەک هەر پەیمانگایەک ئەم بڕیارەی جێبەجێ نەکرد قوتابیان و خوێندکارە نەتوان ئاگادارمانکەنەوە ئێمەش ئیجراعاتیان لەگەڵ دەکەین بەڵام ئەوەی کە گرنگە لە لای خوێندکاران ڕوون بێ ئەوەیە کە کری خوێندنی پەسەندکراو چەندە چونکە بەڕاستی لە هەندێک شوێن زانکۆ هەبووە پەیمانگە هەبوو ڕەنگە خۆی ئۆفەریدا بێ بەمەبەستی ڕاکێشانی بەڵام پێتوانی ئەمە بچێتە چوارچەوەی یاریکردنەوە بۆ ئێمە وەکوتم کرێی پەسەندکراو لە وەزارەتە هەیە لە هەیە و تەنها وردبینیمان ماوە وردبینی تەواوی تا بکەن بۆی کرێک بە غەڵەت نەڕواتن وردبینی تەواوی تا بکەن دوای ئەوە ڕایەگەینی کە کرێ ئەسلیەکە چەنە و دوای داشکاندن ئەبێ بە چەند یعنی ئەمە و لە دوای ئەوە بەڕاستی هەر خوێندکارێک بێت لەمان ئەگەر پەیمانگایەک زانکۆیەک شوێنێک جێبەجێ نەکرێت بە تاکید ئیجراعاتی لەگەڵ باشە بەپێی بڕیارەکەی ئێوە زانکۆ و پەیمانگا تایبەتیەکان بۆ سەر سێ گروپ دابەشکراوە بەشێکی لە 120 بەشێکی 115 بەشێکی لە 110 بەشێک لە دایک و باوکانی قوتابی پلەن کاکە ئەمە وەزارەتی خوێندنی باڵا ئاگاداری دۆخی ئابووری کوردستان نییە پارە دەست ناکەوی ئیش نەما کەسابەتی نەما 120 زۆرترین پارە دایانناوە بۆ داشکاندن ئایا ئێوە نەتان دەتوانی داشکانەکە زیاتر بکرێ زێدەتر لە قازانجی قوتابی بی؟ هەوڵ درراوە تا بکرێ داشکان تا دەرفەتی تێدا بێت تا مەجای تێدا بێت داشکاندن بکرێ بەڵام ساڵی پار بڕیارەکە یەک شێواز بوو بۆ هەر هەمووی وەکو یەک بوو ئەمەش گلەی زۆری لێکەوتەوە کە ناکرێ هەندێک زانکۆ کە ڕانچیان باشترە کە کواڵیتیان باشترە مقارنە پرێ لەگە زانکۆیشتر کە کواڵیتەکەی باش نییە چونکە بە تاکید کواڵیتی کە زانکۆی کواڵیتی باشە مانای ئەوەیە تاقیگە و ئینفراسترکچەری باشی دابین کردووە مانای ئەوەیە مامۆستای باشی دابین کردووە مانای ئەوەیە لە پرۆگرامی خوێندنی باشی دابین کردووە بە تایبەت ئەگەر با بڵێن متمانەی نێودەوڵەتی وەرگرتی بێ لە پرۆگرامی خوێندنە ئەمانە بە پارە ئەکرێ کەواتە ئەڵێ ناکرێ من خەرجی لە پارە لە کواڵیتی خەرج بکەم بەڵام زانکۆیەکی تر پارە لە کواڵیتی خەرج نەکە و بە هەمان شێوە دابشێنر بۆیە ئەم ساڵ ئەنجومەنی وەزارەت بیری کردەوە کە بە پێی ئەو گروپانەی کە لە ڕیزبەندی نیشتیمانی هەیە کرێ خوێندندا بشێنرێ وەکوەیە کە ئەوانەی لە گروپی بین 110 ئەشکێنرێ و ئەوانەی لە گروپی سین 115 و هەروەها ئەوانەی لە گروپی دین لەگەر پەیمانگاکان 120 دادەشکێنرێ ئەمە دەتوان بڵێم داشکاندنێکی زۆرە و بیریشمان نەچێ ئەم داشکاندنە دوای ئەوە کراوە کە لە کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستانیش 115 داشکێنراوە یعنی ئەم 115 کۆن ئێستا کەش 110 و 15 ینی ڕێژەکە دەگاتە ئاستی 135 لە هەندێک شوێنە ئەوەی کەم کەمەکەشی ئەگاتە ئاستی 125 بۆیە بە بڕای ئێمە ڕێژەیەکی باشە هاوکارێکی باشە بۆ خوێندکاران و بۆ خانەوادەی خوێندکاران. کاک عەبدولسەلام جەنابتان سەرۆکی لیژنەی باڵای پەرلەمانی کوردستان تایبەت بە پەروەردە و خوێندنی باڵا کێشێکی گەورەی قوتابیان هەیە پارساڵ هەبوو ئەم ساڵش کێشەکە دروست بووە بەشێک لە زانکۆ و پەیمانگە تایبەتەکان پابند نابن ئێوە دەبێت چاودێر بن لەسەر حکوومەت لەسەر زانکۆکان لە چێوەی ئەم پرسن چەندە ئاگادارن بە تاکید کاک کامەران ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەر لە دەستپێک ئەوە پێشنیازی ئێمە بوو کە مڕعاتی بارودۆخی قوتابیان و خانەوادەی قوتابیان بکرێتن بەوەی کە ئێستا بە بارودۆخێکی ئابووری خراپدا بە بارودۆخێکی دەرونی خراپدا بە بارودۆخێکی تەندروستی خراپدا تێدەپەڕن داوامان کرد کرێی خوێندن کەم بکرێتەوە لە زانکۆ پەیمانگەکان ئەوەی کە پار ئیقرار کرا کە بریتی بوو لە کەمکردنەوەی کرێی خوێندن لە 125 لە زانکۆ تایبەتەکان و 145 لە خوێندنی پاراڕ لە زانکۆ حکوومیەکان ئەو قرارە لە زۆربەی زانکۆکان جێبەجێ کرا ئەو زانکۆیانە ئەو کۆلێژانە ئەو پەیمانگانەی کە ئەو قرارەیان جێبەجێ نەکرد کە قرارەکە لە ئەساسدا قرارێکی ئیلزامی بوو مافرۆز بوو هەموو زانکۆکان جێبەجێ بکەن بۆی بتوانین تاحقیقی عەدالەت بکەین
ئەگەر لە زانکۆیەک جێبەجێ نەکرێ و لە زانکۆیەک جێبەجێ بکرێ و چاوپۆشیان لێ بکرێتن عەدالەتیە. ئێمە سەردانی هەموو ئەو زانکۆیانەمان کرد کە ئیلتیزامیان نەکرد بوو زۆر بوون ژمارەکەت بەڵێ زۆر بوون و بەشێکیان دوای ئەوەی کە سەردانمان کردن و لەگەڵیان دوان ئەوە بوو دوای ئەوانیش قرارەکەیان جێبەجێ کرد بەڵام ئێستاش هەندێک پەیمانگە هەیە هەندێک کۆلێژ هەیە هێشتان قەراری پارساڵ کە 125 کرێ خوێندن بوو تا ئەو لەحزەیە کەم نەکراوەتەوە ئێمە لە هەفتەی ڕابردوشدا سەردانی وەزارەتی خوێندنی باڵامان کردووە لەگەڵ بەڕێز وەزیر و بریکاری وەزارەت و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان کۆبووینەوە زۆر بەڕوونی پێمان گوتون کە ئەو کۆلێژ و پەیمانگانەی کە لە ساڵی پار التزامیان بەو قرارەی 125 نەکرده بوو پێویستە ئەم ساڵ کورسی خوێندنیان پێ نەدرێت وەکو سزار. باشە چی دەکەن ئێستا ئێوە پێشنیاز دەکەن بەڵام ئێوە ڕقی من دەتوانن وەزیر بانگ بکەن لانی کەم تەرخەم بانگ بکەن لێ پرسیینەوەی لەگەڵدا بکەن کاک عەبدولسەلام زانکۆ هەیە خۆی گەورەتر دەبینێ لە وەزارەت خۆی گەورەتر دەبینێت لە کۆمەڵێک شت هەر حیساب بۆ بڕیاری وەزارەت ناکە. ڕاستە ئێمە بانکهێشتی هەردوو بە ڕێزان وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵە حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە لە بۆ ڕۆژی یەکشەمەی داهاتوو لەگەڵیان کۆ دەبینەوە زۆر بەڕوونی پێیان دەڵێن لەبەرەوەی ئەو قرارێکە ئەو ساڵش درراوە ئێمە پێشنیازمان کردبوو و ڕۆیای خۆماندا بوو بە هەردووک وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کە پێویستە بۆ کرێ خوێندنی تایبەت 125 کەم بکرێتەوە و خوێندنی پاراڵل 145. ئێستا ئەوەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا ئیقرار کرایە گوایە 145 بۆ خوێندنی پاراڵل کەم کراوەتەوە و 125 لە خوێندنی تایبەت کەم کراوەتەوە بەڵام لە ئەساسدا ئەگەر بە دوواداچوونی بکەی وە بە وردی لێی ورد ببیەوە لە ئەساس داوانیە بەم شێوەیە نییە چارەسەر چییە تۆ بەس چارەسەرمان ئێمە زۆر بە ڕوونی پێمان گوتونەوە کۆبوونەوەی یەکشەمی داهاتوو دەبێت بە وەڵامێکی دروست و بە چارەسەرەوە بە ڕێز وەزیری خوێندنی باڵا بهێتە کۆبوونەوە لەبەرەوەی هەندێک لە زانکۆکان گوایە دیعای ئەوە دەکەن 120مان کەم کردوتەوە 115مان کەم کردوتەوە 110مان کەم کردوتەوە بەڵام لە ئەساس داوانیە بۆ زانکۆ هەیە بە حکمەوەی کە لە گروپی بیە سەتادا بڕیاری لەسەر دراوە کە کرێ خوێندن کەم کاتەوە بەڵام چی کردووە پار بۆ نمونە کرێی خوێندنی بەشێک 1,500,000 بووە ئەم ساڵ چی کردە کردیتە 2,220,000 واتە ئێستا ئەگەر سەتادەیەکەش نایەتەوە کێشەکە بەڵای ئێوە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئاگاداری تەواوی کێشەکانن بەڵام قوتابی دایک و باوکان پرسیاری ئەوە دەکەن چارەسەر چۆن دەبێت ئێمە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا تەواو گەیشتینە چارەسەر و ئەو قرارە لەم هەفتەیەدا دەڕوات بۆ سەر جەمزانکۆ و پەیمانگاکان بە حکومی و بە ئەهلیەوە و بە پاڕالێلەوە ئەو کرێ خوێندنەی کە ساڵی پار دیاری کرابوو نەک ئەوەی ئەم ساڵ کە زیاد کرا لەسەر ئەو کرێ خوێندنەی پار ساڵ ئەو مەبلەغا کەم کرایتەوە کە قراری لەسەر درراوە بۆیە لێرەوە داوا لە هەموو قوتابیان و خوێندکاران دەکەم جگە لەو مەبلەغا هیچ کرێکی دیکە نەدەن بە زانکۆکان هەر قوتابیەکیش هەستی کرد شعوری کرد کە لە زانکۆیەک التزام نەکەن بە ئاگادارمان بکەنەوە هەرچەندە ئێمە ڕۆژانە بە دوواداچوون دەکەین و چاودێری دەکەین و ڕێگەش نادەین کرێ خوێندن لەو بارودۆخە خراپەدا لەسەر قوتابیان و خوێندکاران زیاد بکرێ بەنسبەت ئەوەی وەزارەتی پەروەردەش قوتابخانە و پەیمانگا تایبەتەکانیش ئەوان لە ئێستاداوا دیراسەی خۆیان دەکەن و لەگەڵ مالکەکان و خاوەنی قوتابخانە و پەیمانگا تایبەتەکان کۆ دەبنەوە لە زووترین کاتدا ئینشاڵڵا ئەوانش قراری کەمکردنەوەی کرێیەکە دەدەن. پابەند نەبوونی بەشێک لە پەیمانگا و زانکۆ تایبەتیەکانی هەرێمی کوردستان بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ساڵی پار هەبووە ئەم ساڵش خەریکە چەند پەیمانگا و زانکۆیەک دووبارەی دەکەنەوە وەکو قوتابیەکان باسییان لێوە کرد. چارەسەر چۆنە؟ چارەسەر ئەوەیە کە دەبێت وەزارەتی خوێندنی باڵا بە دوواداچوونی جدی بکات بەدەم داواکاری و سکاڵای قوتابیانەوە بچێت. لیژنەی پەروەردە و
توێژینەوەی زانستی خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ئەوانیش دەبێ وە خۆیان دەڵێن ئێمە چاودێرین بە دوواداچوون دەکەین ورتر دەبێت چاودێری بکەن ئەوان دەڵێن دەرگاکانمان کراوەیە ڕێگان نادەین ئیستیغلالی قوتابی و چینی هەژاران بکرێت لە زانکۆ و پەیمانگە تایبەتیەکانی هەرێمی کوردستان هەر کەسێکش سکاڵای هەیە با پەیوەندیمان پێوە بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.